بەڕاستی کورد لەم هەلومەرجەی کە ئەمڕۆ تێکەوتوین کە ئەگەر بیرکەینەوە ئەوەنەی دەستمان خستۆتە ناو دەستی بێگانەوە کە بۆ ئەوەی کە هاوپەیمانیان لێبگرین و دەستیان بڕین و کە لە ئیرادەی ئێمە دوورکەوتنەتەوە. بەڕاستی ئەمڕۆ ئەگەر کورد حزبە سیاسەکانی کوردستان یەک نەکردنەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ پێگەی کوردستان و کەمینەکان بەقەوتکەن کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕوخان نەڕوە. ئەمە ئەگەر تێبگەین لەو سیاسەتەی کە دراوسەکانمان بەکارهێنن بەرەو دوژایەتی کورد ڕۆژ بە ڕۆژ ئەو ماڵە بچکەی کە کورد درستی کردووە ڕۆژ بە ڕۆژ خشتی لێ دەرەکەن کە بۆ نەمان ئەڕوە. ئەگەر ئەمڕۆ ئێمە بین و وەکو کورد دەستمان لە ناو دەستی یەک نەبێت و هەنگاو نەنین بۆەوەی کە پشتی یەک بگرین، ئەمڕۆ ئەگەر پشتگیری لە شنگال و لە ئەفرین و ئەم شوێنانە نەکەین ڕۆژ بە ڕۆژ ئەو مێژووە تاڵانەی کە هاتۆتە سەر کورد کە سەردەمانێک لە دەرسیم بووە لە شنگال بووە ئەو هەموو لە ناوبردنەی کووردە دووبارەیەکەین و لەسەر دەستی خۆمان بە خۆمان یەکەین. ئەمڕۆ بەڕاستی ئەبێت هەنگاوێکی زۆر بەقەوەت بێت، کورد هەستێتەوە بێدەنگ نەبێت لەو غەدرانەی بەرەو ڕووی کورد دەکرێت. ئەمڕۆ کە کورد بۆ هەموو شتێک ناتوانێت یەک بگرێتەوە بە سەیرەکەی لە پەرلەمانی عێراق بۆ تەنها مافێکی کورد سەیرەکەی هەموو پشتێکان دەکرد و ئەو هەنگاوانەی کە کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشی ئەمان هەنگاوەکانی ئەبڕن. ئەمە ئەوە گەێنێت کە ئێمە ئەو کەمینانە بەڕاستی وەکو براو خوشکێزیانەمان وەکو کە پشتیان نەبێت. ئەمە ئەو کاتەی کە من کەسێک نەپارێزم هەرگیز ناتوانم بیپارێزم بە هیچ شێوەیە، لەبەرەوەی ئەو پێگەی کە لە شنگال ئەو کارەساتەی هاتە سەر شنگالە بە هیچ شێوەیەک تای ساتە بە هیچ شێوەیەک ناتۆتە سەر کورد کە ئەو هەموو زەربە قورسێت بێتە سەر کوردەوە. ئێمە ئەگەر ئەوە قبولکەین کە هێزێکی عێراقی هەنگاو بنیێتە ناو شنگال بانی هەنگاو نێتە ناو هەولێر و سلێمانی و کەمە ئەو پێگایی کورد لە ناوەچێ، من وەکو کەسایەتیەک کاکەی داواکارم لە هەموو حەزبەکان واز بێنن کە لەوەی کە ئەمڕۆ کێ بەقەوەترە. ئێمە کورد بەقەوەت نەبێ، هیچ کامیان بەقەوەت نییە، ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕوخان نەڕوە. ئێمە ئەو کاتانەی داعش کە هەجوومیان هێنا بۆ مەنتەقەکانی بەڕاستی داقوق و شنگال و ئێمە زانیمان کێ بە دڵ و گیان ئیشی کرد بۆ کورد و کێ هەنگاوی ناو کێ نەیهێش کە زیاتر غەدر لە کورد کردە. من لێرەوە وەکو کەسایەتیەک داواکارم بەڕاستی ئەمڕۆ واز لەو ململانیێتە بێنن، واز لەو دەسەی بێنن کە دەستێکە خەنە ناو دەستی بێگانە و پەیمانیانە گەڵا بەسن. بەڕاستی ئەمڕۆ کورد بۆ خۆی کورد نەبێ، هیچ پەیمانێک هیچ قەرارێک بۆ کورد ناڕواتە ڕێوە. ئەگەر سێری مێژووی پێش خۆمان بکەین چەند قەرەت دەستیان وەرگرتووە و وعدیانداوە و کە کوردستان وجودی هەبێ، دوای وعدەکە ئەنجە هەنگاویان بۆ ڕوخانترداوە بە قایمی و بە لە ناوچوونێکیتەوە. تەنها هەدەفێکەوەیە ئەمڕۆ من پێم وتی کە ماڵێکی بچووک دروست کراوە، ینی بە ماڵێکی دروستکردنی بچووک بەڕاستی حەزەکەن ئەو هەستەکەن ئەو ماڵە ڕۆژ بە ڕۆژ گەوراترە بێتەوە، پێگای زیاترە بێ لە کوردستان و کوردستان بەرەو پێشتر ئەبات. ئەمڕۆ هەر ماڵێکی بچووک لە ناو کوردستانە دروست کرێتکەوەی کە ئەوان بە هەموو شێوەیەک حەزەکەن بیرڕوخێن و کەمە هیچ کاتێ پێگەی کورد بەهێز نەبێت. ئەمڕۆ ئەگەر ئەو یەزیدانەی کە چەند ساڵەکە زەلالەتیان کێشا بەدەسەوەی داعشەوە، ئەمڕۆ ئیرادەی یەزیدەکان کە بەشێکن لەم ماڵە، بەشێکن لە جەستەی کورد، بەشێکن لە ڕوحی کورد، ئەمڕۆ زۆر لەوە بێهێزترەکە من پەیمانێکی برایەزیدەکان بەجێ بێڵم بڕۆم لەگەڵ کەسێکی ئەوەی کە زانیمان کە دوای 16 ئۆکتۆبەر چۆن کوردیان بێبەش کرد لە هەموو شتێک لە ئەوەی کە قورسایەتیەکی کورد بوو لە عێراقە نەیان هێش. ئەمڕۆ ئێمە گەرنین و بەڕاستی ئەو پێگەی یەزیدەکانە براکانمان بەقەوەتکەین ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕوخانە نەڕۆین، ڕۆژ بە ڕۆژ بەرەو نەمان نەڕۆین. هەموو مێژەکان ئەدوێن کە ئێمە چیمان بەسەر هاتووە، ئەگەر یەکگرت نەبین، ئەگەر دەستمان لە ناو دەستێک نەبێ، ئەگەر هاوخەمی یەک نەبین، بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ئەتوێنەوە هەر ئەو نەهامەتێک کە بووە بۆمان ئەمڕۆ هەم دیسان دووبارە بێتەوە بەسەرمانەوە. من داواکارم هەموو واز لە حزبایەتی بێنن، ئەمڕۆ ڕۆژێکی کوردایەتیە، هەمووی نەتەوە پەرستی، چونکە ئێمە نەتەوەی کورد لە ڕۆژێکەوە بووە،
زڵم و زەلالەت کراوەتە دەستیان.